وەک هەمیشە دەنگت هەڵبڕا هۆشە سوارەکەی ڕێگای خەبات خۆشەویستی هەولێریەکان کا کۆسرەتی قارەمان وەک هەمیشە دەنگت هەڵبڕا بڵێ بە ناوی خوای گەورە و میهرەبان بە ناوی خوای گەورە و میهرەبان بە ناوی خوای گەورە و میهرەبان لە بیرمانە لە دەستپێشی هەروتارێک کە ناوی خوات دەهێنا لە بیرمانە لە هەموو سەروەری و داستانێک چێوێک و قەندیلێک و سەفینێک بووی لە ورا وەک هەمیشە دەنگت هەڵبڕا ناوی شەهیدەکان بێنا ئەمڕۆ لە شاری سەیدا زاتەورانی و شاری مامەرشە و شاری ئەنوەر حەسەن و شاری جوان تاڵەمانی و شاری عەبدوڕەزاق و شاری مەلاراس و شاری حاجی ئەحمەد و شاری شوێنی تەسیف و شاری مامۆستا قادر و شاری دکتۆر هادی و شاری مەلام حەدین و شاری مامۆستا شێرزاد تەباری و سەرجەم شەیدەکانی ڕێگەرداری کوردستان یادی ساڵە یەکێتی ژمانی کوردستان دەکەینەوە. خەڵکی هەولێر لە شۆرشەکان و خەباتی کوردایەتی بەرز بنرخێنا وەک هەمیشە دەنگت هەڵبڕا لە قەڵاو منارەی بەرزی شێخی چۆلیەوە پەیامی یەکێتی بە هەولێریەکان بگەێنە وەک هەمیشە ناوی مام جەلال لە ڕستە و وتەکانت بێنە بە ناوی جەنابی مام جەلال و هەڤاڵەکان و مەکتەبی سیاسی یەکێتی ژمانی کوردستان گەرمترین پیرۆزبایتان دەکە بە بۆنەی ساڵە ڕۆژی دامەزاندنی یەکێتەکەتان یەکێتی ژمانی کوردستان دەهەستەوە شێراسا با دوژمنان دڵنیا بن ئەوە دەنجی باوکی ڕێناسە دەهەستەوە چقلی چاوی دوژمنان ئەستێرە درەوشاوەکەی ئاسمانی کوردستان